گفتوگۆ لەسەر توانای خانمێکەکەین وەکو خاوەنکارێک کە توانوێتی لەسەر ئەرشی خۆی و لەسەر توانای خۆی و لەسەر ئەوەی کە خۆی بەهرەکانی خۆی بەکاربێنێت لە بواری جلوبەرگا و لە بواری ئەوەی کە ئێستاشی بینن لە ناو ستۆدیۆیە کۆمەڵی لەو جلوبەرگانەمان لایە هەم لە جلوبەرجی کوردی و هەم لە کۆمەڵە جلوبەرجی جیاوازتر ئیتر خۆ هەر گرنگ نییە ئێمە لە ناو دام و دەستگاهێکی حکومیە کار بکەین گرنگیشە ئێمە توانەکانی خۆمان بەکاربێنین لە دەرەوە بتوانین خۆمان کار بکەین خۆمان تواناکانمان بە خەڵک بناسیێنین وێ ئێمە ئەمڕۆ خانمێک لامان میوانە ئەویش خات و کاڵە شێرزادە وەکو خاوەنکار گفتوگۆی لەگەڵاکەین و باسیەوەکەین کە چۆن دەستی کردو بەم کارەی خۆی و وام پیشەی خۆی تا چەند توانیوێتی لەناو خەڵکە بڵاو بێتەوە وەکو خاوەنکارێکیش وەکو خانمێکیش تا چەند توانیوێتی لە کارەکەی خۆیان سەرکەوتوو بێ ئێستا خات و کاڵێ لە ستۆدیۆ لای ئێمە میوانە زۆر زۆر بەخێر بێ خات و کاڵێ بانی باش زۆر بەخێر بێ پیرۆزبایی ڕۆژی گەنجانیش لێکم سپاس بۆ ئامادەبوون و پێم وایە جاری تریش گفتوگۆمان کردووە لەسەر کارەکانی تۆ ئەمڕۆ بەر لێ بچین لای کارەکانی تۆ وەکو خاتوونێک وەکو گەنجێت پامی تۆ چییە؟ بۆ گەنجان بەڵێ من بۆ گەنجان ئەوەیە بەردەوام هەوڵ بن تێبخۆشن بۆ ئەوەی ببنە کەسێکی سەرکەوتوو لە هەرچ بوارێکە بێکە بەشداری ئەەکەن ینی هەوڵ بن لەسەر ئەو بواریکە ینی پەری پێبن و زیاتر هەوڵ بن حەز ناکەم هیچ گەنجێ لە ماڵەوە دانیشە هەوڵ بن بۆی سەرکەون دەستخۆش سپاس بۆ ئامادەبوونێ ئەمڕۆ کۆمەڵی کارت هێناوەتە ناو ستۆدیۆ تۆ سەرقاڵی بە کارەکانی خۆت بەس لە جلوبەرگا یاخود کاری کە شەڵ بژاردۆ لە ژیانی خۆدا وەڵا کاری تریشم هەڵبژاردووە خوێندنت تەواو کردو یان جارێ بەردەوام خوێندنەکەشم هەرماوە ئیشی دوورمانی شەکەم بەگەیاندنیش ئیشەکەم ئیشی نێرۆکی شەکەم لەگەڵێ ئەم بوارە جیاوازانە چۆن تۆ توانیتە لە هەموویە چالاک بیت لە هەموویە بزانیت کە حەزێکت هەیە و حەزەکە پەرەی پێبێت وەڵاهی وەکو حەزم لە هەمووی شێکە حەز ناکەم یعنی بە شتێکەوە مەشغوڵ بم حەزەکەم هەمووی جۆرەی شێ بکەم بۆ هەمووشی کاتم داناوە ئێستا لە ڕووی خوێندنەکەوە کاتم بۆ داناوە خەیاتێکە بە هەمان شێوە ئیشی نینۆکەکە هەر لە دوکانی خەیاتێکە ئیکەم ینی هەمووی چۆن ئەکەویت ئەڕۆڵە ئێستا کاتێک قسەت ئەەکەم سەری نینۆکەکانتمەدا هەر وەختە زۆر هەم زۆر جوان بوو هەم شێوازەکەشی کاتت لە هەردوو بوارەکە چەند بارەکە مشتری بەڕێ ئەەکەیت لەخوا بە زیابە زۆر ینی هەردووکی کاتەکە هەیە کرد بە فیڕۆینەیت بەڕاست زۆر کاتێمە گفتوگۆمان لەسەرەوە کردووە ینی بۆ نمونە زۆری نەمان کاتێکی زۆرمان هەیە بەڵام زۆر کات ئەڵێن وڵا کاتمان نییە و فریان ناکەین و ئێنە خۆتی کە کاتەکە بە فێڕۆی ئەگەر تۆ کاتەکان دابشکەی ئیشەکانە بە باشی ئەڕۆ دەستخۆشی لێکەش شوێنێکی تایبەتت هەیەوتە کە کاری لەسەرەکەم هەر خۆت بەتەنیا یان کەسی کە لەگەڵایکە من دایکم پێشتر خەیات بوو بەس حەزم ناکرد هەر خۆی ئیش بکات شەکەی دایکتە بۆ تۆمەوە حەزم ناکرد زۆر هیلاکە بوو وتم با یارمەتیەکی بم ئیتر وردە وردە شتم دروست کردوەکو ئەم مۆدێلانە حەزیشم لە شینینۆکەکەش بوو دڵم ناهاو واز لەو بێن و دایکیشم بەجێ بێڵم لەسەرەوەیشە تا هەردووکیم کردسە ینی هەردووکیم زۆر خۆشە دەخوا بە زیابە جا هەم جلی مۆدا دوورید هەم جلی کوردی بەڵێ وایە هەڵبژاردننی مۆدلەکانی لە ئەستۆی خۆتە بە تایبەت بۆ جلی مۆدەکە لە ڕووی بەپی تەڵەبە مەسەرەن خواستی مشتریەکانەوەیە خواستی مشتێکە پێ تەڵە باڵێ لەوەم بۆ بکە لە توانەمانە بێت بۆ یەکەین تۆزە دوورینیان زەحمەت نییە ئەوەی کە ئێمە زۆر جار ئەبینین بەرگدرویەک بۆ نمونە بە تایبەت کوردیە هیواهەیە بە تایبەت مۆدەیە بەڵام ئەوەی کە هەردووکی بکە لەوانەیە زەحمەتتر بێ ئەروەڵا ئێستا جلی کوردیەکە ئاساییە بەڵام مۆدلی عزیەکان تۆزێک ئالۆزە لەم هەڵەبژێری لە هەڵەبژێت پێی کەسەکەیە بەڵام تر ئاسانە بەردەوام بیت لەسەری دەستە ڕایەت و ئاسانە زۆر باشە باسی جلی کوردیت کرد یعنی ئێمە هەمیشە لێرەوە کاڵین باسی ڕەسەنایەتیەکەین ینی جلی کوردی هەر لە کۆنەوە لەوانەیە دایکت باشتر شارەزا بێت جلیکی ڕەسەنایەتی بووە و بە شێوێ لە شێوەکان خانمان پۆشیوانە نەک لە بۆنەیەەکە بەردەوام ڕۆژانە لە بەریانە بووە بەڵام لە ئێستا زۆر دەستکاریەکرێ ینی جلەکەت سێرەکی لەو ڕەسەنایەتێ نەماوە ئێوە لای خۆتان تا چەند ئەوەتان پاراستووە کە جلەکە بە جوانی خۆی بێنێتەوە چەند ئێستا مۆدەی جلە کۆنەکانی شاتۆتەوە چند ژنان و چ پیاوانش کە ئەو مۆدێلانە بەکاربێن وڵای هەیە ئەڵێ وا بووم کە ینی سەفقییانیان زۆر باری کردوێتەوە جلی کوردیان تەست کردوێتەوە بەس خۆی هەر بۆ جوانە بەڵام ئەم چەند ساڵە مۆدیلە کۆنەکان قماشە کۆنەکان زۆر بای بوو ئەم ساڵ هاتوێتەوە یعنی بەس جلی کوردیە بە کوردەوارێکی خۆی جوانترە دەستکاری نەکەی بەڵام مێستا هێلەکەکەن سەڵتاکەن
هەیە بەسەر هێلەکەکە کەواشەکە فەقییانەکە هین کۆڵاناکات باش تۆ باست کرد لە بواری دوورینە لە بواری نینۆکدانانە لەمانە ئەو تموحی کە لە توا هەیە من هەستەکەم بەم دوودانە ناوەستی دوایە هەستەکەم بە دوای ئەوە هێت کە بەهرە توانای تریشت ئەگەر سیابە بیدۆزیتەوە چ بەهرێکی ترتیا هەیە کاڵێ واللهی ئەگەر باسی بکەی بە کورتی زۆر زۆر ئێسم لە 2015 لە سنتەری گەنجان بووم سەر بەم ناوپارێزی کوردستان ینی لەوێ 2015 چوومەتە دەورەی پیانۆ تر گیتارەزانم کەمان چازانم مەکو حەزێک بەس وەکو پیشەیەک خەیاتەکە و نینۆکەکە ئێستش هەر بەردەوام یعنی خەریکم هەر لە سنتەری گەنجان چوومەتە بەشی شێوەکاری حەزەکەم چکە بوو ئیشەکەی من ڕسم زۆر زەڕورە هەنێک کەس هەیە ئەوی کە لە مێشکیم نایە ئەڵێ ئەوم بۆ بکە بە ڕسمەکە بۆی بکەی پێشتر جوانترە ها شارەزاترە ئێستا ئەوە دواتریش هەر چوومەتە بەشەکانی تریشی بەس ئێستا وەکو حەزێکی تر حەزیشم لە ڕسمە زیاتر پەرەبەم بە ڕسمەکەم باشە کاڵە ئێستا بۆم ئەوم بۆ باسکە بۆ نمونە لەخوا بەزیا بێت تۆ کۆمەڵک بەهرەتیا هەیە توانی تا یعنی لەسەری ژیانی خۆشت دابین بکەیت زۆر جار ئێمە بە تایبەت کچانمان لەوانێ زۆر بەلایەنەوە زەحمەت بێت لایەن وایە بۆ نمونە ئەبێت تۆ حتمما بڕوانامەیەکی زانکۆت هەبێ اینجا بتوانێت ژیانی خۆت لەسەری بدۆزیتەوە لە کاتێکە لەوانەیە کەسی وا هەیە بۆی نەکرد بچێتە زانکۆ چونکە بێگومان لەوانێ تێچوویەکی زۆریشی هەبێ پێم خۆشە تۆ باسێکی ئەوەمان بۆ بکەی بە حکمەوەی کە تۆ ئێستا لە پاڵ ئەمانەوە خەریکی خوێندنەکەت درێژە پێ ئەیە بەڕاستی تا چەند گرنگە گەنجێک ئەگەر بەهرە و توانایەکی تیابوو بە دوایە بچێت گرنگی پێ بدات وەڵا زۆر گرنگە ئێستا بۆ نمونە من بەهرەی خەیاتیم تیابووە بەڵام ئەگەر نەچوومەوە هەوڵم نایە نەمەتوانی ئەبێت تۆ خۆت بە دوایە بگەڕیتەوە هەوڵ بێ بزانیت چه بەهرەیەکەتیایە زۆر زەڕورە ینی تۆ زیاتر هەوڵی بۆ بیت بۆ بەهرەکانە بۆی کە تۆ بتوانیت ئەو بەهرەیە بدۆزیت تۆ ئێستا تۆ شکری خوا حەزی خۆت هەبووە مەدەریش بووی دایکیشت لە ماڵەوە هەر لە بوارەکەی خۆتا بووە بەڵام بۆ ئەوەی کە گەنجێک بتوانێت ئەم بەهرەیە بدۆزێتەوە ئەبێ چۆن یارمەتی بدرێت بەڕاوی تۆ ئەوەنەی کە خۆت بۆ نمونە تۆ باست کرد چەند بەهرەت هەبوو لە سنتەری گەنجانەوە توانێت تا ئەو حەزانت بەدی بهێنی پێویست بە چی هەیە بێت چۆن گرنگتریش دەوێ بێ خێزانەکەی خێزانەکە بێت هانی با لەگەڵی بێ چکە گەر خێزان نەبێسە من دایک و باوکم لەگەڵمان نەبوونە ئاوە تەکیید سەر ناکەوتم هەموو کەسی ئەنێ بێ خێزانەکەی ڕازی بێ هیوادارم هەموو دایک و باوکێک لەگەم ناڵەکانیانە بگەڕێن بە دووە بەهری کەتیان هەیە چکە ئەوە گرنگە خۆی هەر لە کۆمەڵگای خۆشمانە و لەم شاری خۆشمان هەمیشەوەکو نەریتێکیشی لێ هاتە بوو باوکەکە گەر پیشەگەریش بووە لە بازار کاری بکردیان لە شوێنێک کاری پێ مناڵەکەی لە پاڵ خوێندنەکە حەزیە کرد پیشەکەی بە مناڵەکەی فێرکات ینی ژنانیش بە هەمان شێوە خەیات بووە حەزیە کرد کچەکەی فێری بێ ئەمە هەرماوەتەوە ئێمە دەستخۆشیش لە دایک دەکەین کەوا بووە من پێم خۆشە لەگەڵ درێژەی گفتوگۆکانمانە کە چەند گەنجێکی خۆشەویستیش لامان میوانە کە لە شاری کۆی خۆشەویستەوە هاتوون منە ڕۆمۆ لای مامۆستا دەرباز ئەگەر مایکەکە وەرگریت لەگەڵ ئەم گفتوگوۆیەمانە کام ڕۆ تایبەتمان کردەوە بە گەنجانە وەخۆ بەڕێزیشە لە شاری کوێ مامۆسای لە پەیمانگایە تا چەند لە شاری کوێ گەنجان حەزیان هەیە بۆ ئەو بوارەی کە خۆیانیانێ هونەر بەشێکە لە حەز یعنی ئەگەر حەزت بۆی نەبێ فێری نابیت تا چەند بەڕووی پەیمانگاکەی ئێوەیان و بۆی کە بتوانن درێژە بە بەهرەکەی خۆیان بن و بتوانن بە شێوەیەکی ئەکاتمیش فێ بن بەڵێ دیارە بواری هوەری لە کۆیە ئەگەر باسی مێژووی شاری کۆیە بکەین بەڕاستی مێژوو هوەر هەر لەگە دروستبوونی کۆیەوە بەردەوامی هەبووە تا ئێستاش ئەگەر باسی پەیمانگای ئەزمموی پەیمانگای هوەرە جوانەکان بکەین بەڕاستی من خۆم یەکەم خوێندکاری پەیمانگای هوەرە جوانەکان وەجبە یەکەمی کۆیە بم هەر لێ دەستم پێ کرد دواترش لێ بووم مامۆستا وەستا ئێستاش بەردەوامم خەڵکەکی زۆر بەڕاستی گرنگی بە هوەر دەدەن و بە گروتوینەشی زۆرەوە ساڵانە تەقدیمی پەیمانگای هوەرە جوانەکان دەکەن لە کوێیە و بەهرەمەندی باشیش مەسەلەن خوێندکاری ساڵانە باش لێون دەر تەخەڕوج دەکا و ئەگەر سیرکە ئێستا لە زۆربەی کەناڵەکان بە تایبەت لە هەولێرەکە عەزف دەکەن لە زۆربەی ستودیۆکان زۆربەی خەڵکی کۆیان مەسەلەن تەڵەبەی پەیمانگای هوەرە جوانەکانی کۆی بە ئەستا لێوێ عەزف دەکات لە ستودیۆکان لەگەڵ هونەرمەندەکان کەوانەی کەستا ناویان هەیە لە کەناڵەکان عەزف دەکەن خەڵکی کۆیان ئەو وەکو پەیمانگاگە باسکە ئەگە باسی سنتەری چالێکی گەنجانی کۆشکن بەڕاستی من خۆم لە 2005 لەوێ
بدايات وەکو تەڵەبە دەچوو مەسەڵەن ئەو کاتە خوێندکاری پەیمانگا بووم دواتریش بوومە مامۆستا لێوێندەر و تا ئەو 1-2 ساڵەش ئێستا شەوەکو خۆبەخش دەچم لێوێندەرێ مەسەڵەن دەست بە خوێندکارەکان دەڵێم و بەڕاستی ئەگە باس بکەین خەڵکەکی زۆر زیاتر ڕوو لە سەنتەری چالاکی گەنجانەکە ئەو گەنجانە زۆر لە بەهرەکانی خۆیان لێوە دەبینەوە ئەگە باسی خزمەتیش بکەین بەڕاستی سنتەری چالاکی گەنجان لە کۆیە دەتوانم باشترین ڕێکخراو بووە تاکە ڕێکخراو بە کە زۆرترین خزمەتی بە گەنجان کردە لە دەڤەرەکان ڕاست لە هەم بوارەکان ئەمەگە باسی مۆسیقای دەکەم بەڵام بوارەکانی تریش خەڵکەکی زۆر ڕوو لێو دەکات لەبەر ئەوە دەتوانم بڵێم تاکە سنتەرە لە ماوەی ئەو چەند ساڵە کە بە بێ بەرامبەر خزمەتی زۆری گەنجانی کردە و خەڵکەکی زۆریش دەتوانم برم زۆرترین خەڵک ڕووی تێکردووە دەستان خۆش چینە لای خاتوش ناگەر مایکەکەی بێتە ڕۆڵێکی خانمانمان بۆ باسکە لە شاری کۆیە خانمان تا چەند توانیویانە توانەکانی خۆیان لەو بوارەی کە حەزیان لێتی بیخەنەڕۆ بەڵێ خانمان لە ئێستادا لە کۆیە بە خۆشحالیەوە باسی یەکەم لە ئێستادا ڕووی لە زیادبوونە بە تایبەتی لە بوارەکانی هونەر و شێوەکاری و موزیک طبعاً ئەوە جێگەی خۆشحاڵە لە من بە شانازیەوە باسی یەکەم زۆرم پێخۆشە کە دەبینم ئافرەتان لە ئێستادا ڕوو لە سنتەری چالاکی گەنجانی کۆیە دەکەن و ڕوو لە هونەر دەکەن سنتەری چالاکی گەنجانی کۆیە هەمیشە دەرگای واڵا بە بۆ گەنجانی شاری کۆیە بەبێ جیاوازی یارمەتی گەنجانەدا بەبێ جیاوازی هەشتێکیان بوێ یارمەتیاندا من خۆم لە تەمەنی 12 ساڵی 3 ساڵیەوە لە سنتەری چالاکی گەنجانی کۆیە لە ژێر دەستی مامۆستا سەفین فێر بووم ئێستا کەش خۆبەخشانە مامۆستام لێوە دەرس دەڵێمەوە لەگەڵ مامۆستا سەفین و مامۆستا دەرباز و مامۆستا شارام ئەوە جێگەی خۆشحاڵی لۆ من هەروەها سنتەری چالاکی گەنجانی گۆیە ماڵی دووەمی گەنجانی شاری کۆیە جگەل لە گەنجانی شاری کۆیە لە ناوچەکانی تەختەق و دەوروبەریشی دێن بۆ سنتەری چالاکی گەنجانی کۆیە سنتەری چالاکی گەنجانی کۆی بە تەنها دەورەی هونەری نییە بەڵکو پیشەیشی هەیە وەکو مامۆستانی تازش باسییان کرد بەستانی سپلیت و ئەروەها کۆنفۆ و چەندەها دەورەی تریان هەیە ئەوەندەی بەسە باسیکەن چکە زۆرە خۆش بخۆی سنتەری گەنجان لە هەر شارێکە بۆیان لە هەر شوێنەکە پەرەی بە هەموو با بڵێن حەزانی حەزی گەنجەکانداوە ئێستا چ بە قەولی تۆ لە بواری پیشەیە بێت چ لە بواری هۆنەریا بێ بەڵام ئەوەی کە باست کرد وتت کە تۆ مامۆستای ئێستا هە لە سنتەری گەنجانی کۆیە جا ئەوەی کە مامۆستایەکی کچ لەوێ هەیە تا چەند هاندەرێک بۆی کە کچەکانی شاری کۆیا زیاتر ڕوو لەم شوێنە ئەکید زۆر چەندەها نمونەمانەیە کە دایکان دێن دەڵێن ئێمە بە خۆشحاڵیەوە دەین کە تۆ ڕێبازی هونەرت گرتووە و سەربەرزین پێت کە شاری کۆیە کچێکی وەک تۆی لێیە ئێمەش بە شانازیەوە کچەکانی خۆمان دەنێرین بۆ سنتەری چالاکی گەنجانی کۆیە هەمان ئەو ڕێبازی تۆ بگرن بە خۆشحاڵیەوە دەستان خۆش بچینە لای بەرهەمێکی کە لەگەڵ گفتوگۆکانمان ئەگەر بەرهەمێکی شەبێت بۆ ئێمە بینەرەکانیش و بۆم ڕۆژەش کە ڕۆژی گەنجانە فەرم ئەگەر سەرێ من دەیێشی دریایی شێبە بە نوێرانێ
ئەگەر شەگور دەرێوە من هەرچەندی چاوێ خۆم دەجێرمم لە دوو سوارە سوکەلاوانەکەی منم بزر بوویتەوە و پەیدا نابی ساقی دەروێشان جامی شرابە بێ پڕکە پیاڵەی مەیمەد لە گۆشەی چاو بێ ساقی دەروێشان جامی شرابە بێ پڕکە پیاڵەی مەیمەد لە گۆشەی چاو بێ بەندی چارۆجێ یەکایەکە وایەکە ساوەرە تەماشایکە لە بەندی چارۆجێ یەکایەکە وایەکە ساوەرە تەماشایکە تەماشایکە لە بەندی چارۆجێ یەکایەکە وایەکە ساوەرە تەماشایکە یەکایەکە وایەکە ساوەرە تەماشایکە لە بەندی چارۆجێ یەکایەکە وایەکە ساوەرە تەماشایکە. ئای دەستەکانتان خۆش بێ، سپاس بووە، دەنگی تۆشار خۆش بێ مامۆستا، سپاس بۆ تۆ. بێتەوە لای خاتوکاڵێ خاتوکاڵێ لەگەڵ ئەوەی کە ئێمە پێشتریش پرۆگراممان کردووە، باسیەوەمان کردووە چۆن دەستت پێ کردووە، چۆن بەردەوام بوویت و ئەمڕۆژ کە لە ڕۆژی گەنجانەیە ئێستا تواناکانت زیاتر بەرەو پێشەوە چووە. پێمان خۆشەوەکو کچێکی گەنج، یعنی زۆر کچمان هەیە، یعنی زۆر خاتونمان هەیە کەیتر لە خوێندنەکەی تەواو بێ ڕێک ئەوەستێت، یعنی توانایەکی باشیشیە. تا چەند گرنگە بێمان خۆشە لە زاری خۆتەوە توانەکانی بخاتە گەڕ، تۆ لە درومانای ئەو لە بوارێکی ترە، ئەو لە بوارێکی ترە. ئێستا بە شێوەیەکی گشتی هەیە هاتوونەتە ناو مۆڵەکانەوە و بازاڕەوە کارەکەن، بەڵام چەند گرنگە ئەمە زیاد کرێ بۆی کە هەر چاوەڕێ نەکەین ئایا دامەزرین یان دانامەزرین، توانەکان بخرێتە گەڕ. وەڵا پێم باشە وەکو خۆم پێم باشە زیاتر هەوڵ بن، چونکە بەڕاستی ئەگەر ئێمە چاوەڕێ بکەین دامەزرین لە شوێنێک ئەوە زۆر دوورە. خۆت ئیشێکی خۆت هەبێ باشترە، زیاتر هەوڵ بێ باشترە. ئەگەر تۆ لە بوارێکە هەوڵ بە ئەگەر سەرکەوتونە بووی کارێکی تر بکە. من تا گەشتم بەمە باوەڕ کە سێ چوار کار چوومەتە دەورات ئەم بۆ هەر شتە بۆ یەکێکیان ڕۆشتوم بەشداریم کردو لە شانۆیە
یعنی بەس هەر هەوڵمە هەر نەوەستام یعنی حەزەکەم هەموو گەنجێک هەوڵ بن تێبگۆشن چکە بەڕاستی لە ئەنجامە لە کۆتاییە سەرکەوتنەکەی خۆتە بینی هیلاکیەکە و دەرەچێ من وەکو خۆم حەزەکەم یعنی گەنجانی سلێمانی زیاتر پەرەبەن بە شتێک بەس بە تایبەتی خۆیان بێ نەک لە ژێر دەستی کەسێکا بێ قەیناکە لە شوێنەکە مۆڵەکانە ڕاستەمانە هەیە بەڵام وەکو خۆت کارێکی خۆتە بێ خۆت مرتاحتری خۆت ئەزانی چیەکەی کاتەکانە دابەشەکەی ئێستا من وەکو خۆم ناڵم هەموویم دابش کردو کاری زۆرەکەم بەس هەموویم دابش کردو بە سەرێکە یخوا هەر خۆشحاڵ بووین ئەوەی کە بەم شوەیە خۆت باسی سەرکەوتنەکەتمان سەرکەوتنی خۆت و بۆمان کردجا بە ئێستا لە کۆتایی قسەکانیشمان بەمە کۆتایی پێبێنین کە تۆ لەخوا بەزیابێ هەم توانیتە وەک پیشە لە ئێستا پیشەی خۆتت هەبێت لە بواری حەزەکان تا ئەوەی کە بوونە حەزی ژەنین بێت ئەمانە ئەوانە شەر پەرای پێبێ وەک گەنجێک کاتێک ئەگەر بتوانێت خۆی بدۆزێتەوە هەستێکی زۆر جیاوازی بۆ دروستە بێت بەم خۆشە خۆت باسێکی ئەم هەستە بکەیت لەبەرەوەی کە زۆر جار ئەو کەسانەی کە لەوانەیە دەسەڵاتدارن بە حکمیەوەی کە تەمەنی گەنجیان تێپەڕاندووە تۆزێک تێگەشتن لەو بارودۆخە زەحمەت بێت بۆیە ئەبێت باس بکرێتەوە بۆیە پێم خۆشە تۆ باسێکی ئەوەمان بۆ بکەی گەنجێکە هەست بە ئەوە بکات خۆی پەسەندە لە لای و ڕازیە لە خۆی چۆن هەستێکی هەیە تۆ کە ئیشێکە دۆزیەوە ئەو هەستە و زۆر ینی هەستێکی زۆر خۆشە بێت کە ئەزانی چ ئیشەیەکی بەڕای من یعنی ئەبێت هەوڵ بی تا هەستەکەی کە ئەگەی بەشتا ئەزانی کە چەندێک خۆشە و هیلاکیەکە و لەسەر شانکەمە بێتەوە و بەناوبانگەویت و کەسەکان ئەو ناسن ینی زۆر شتێکی باش دووبارە سپاس بۆ تۆ بە هیوای بەردەوامیت بە هیوای سەرکەوتنێت بە هیوای ئەوەی کە هەمیشە ئێمە بتوانین بۆ کاری باشتر و باشتریش چاوپێکەوتنمانە بێ گفتوگۆمانە بێت دووبارە سپاس بۆ تۆ ئەم گفتوگۆی ئێمەش لەم ڕۆژەیە بۆ خانمێکی وەکو تۆ هاندانێ بێ بۆ تەواوی ئەو خانمانەی کە لە تەمەنی توێیان و لە سیستەمی خوێندنان توانەکانتان بەکاربێنن بۆی کە بتوانن ئێوەش خاوەنی کاری خۆتان بێت دووبارە سپاس بۆ